بەڕێزان سڵاوتان لەبێت هەواڵەکانی ساعتنەوەتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین سەرجێڕەکان. بە ئامادەبوونی لێپرسراوانی باڵا و کادر و ئەندامانی یەکێتی دیداری یەکێتی لە هەولێر بەڕێوەش. بینانەوەی سەرۆکایەتی دادگای تێڵچنەوەی کەرکووک بەبێ ئامادەبوونی هیچ لێپرسرایەکی کورد و بانگێشتکردنی دەستگاکانی ڕاگەیاندن کرایەوە. سیەک ساڵ بەسەر کۆڕۆمەزنەکەی گەلی کورد تێپەڕ دەبێت. ئەوە شۆکوڕەتکردنەوەی حکومی باس کۆچی ملیۆنیان بەرەو سنوور و وڵاتانی دراوسێ هەڵبژارد. بە ئامادەبوونی دەرباس کۆسرەت ڕەسوڵ کارگێڕی مەکتەبی سیاسی و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیداری یەکێتی لە هۆڵی شەهیدان 1 شوبات لە بارگای مەڵبەندی 3 لە شاری هەولێر بەڕێوە چوو. لە هۆڵی شەهیدانی 1 شوبات لە بارگای مەڵبەندی 3 هەولێر بە ئامادەبوونی دەرباس کۆسرەت ڕەسوڵ کارژێڕی مەکتەبی سیاسی و ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیداری یەکێتی لە شاری هەولێر بەڕێوە چوو. بە ناوی هەر چوار مەڵبەندەکەی پارێزگای هەولێر، مەڵبەندی سۆرانی سەرکەش، کۆیە تێکۆشەران، قەرەچۆقی شەهیدان، هەولێری قارەمانان و بە ناوی ئێوەی بەڕێزیش سڵاوی ئەمەک و وەفا بنێرم بۆ ڕۆحی مامی ڕابەرمان جەنابی مام جەلال و ئەو ڕابەرەی بەردەوام چەک قەڵەم دوانەی خەباتی هاوژینی بووە بۆ ئازادی ملەتەکەی. سڵاوێکی سەوزی هەولێریانە و خۆمانەش بۆ جەنابی کاکۆسرەت. هەواڵان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساتی دامەزرانی وەکو زەرورەتێکی نەتەوەیی چەند گرنگی شۆڕەجێڕی هەبووە کە هیوای گەشانەوەی دوای خامۆشبوونی هیواکانی خەڵکی کوردستان و ئەوەندەش گرنگی کەلتوری و فکری هەبووە. لە وتارێکدا لە دیداری یەکێتی لە هەولێر دەرباس کۆسرەت ڕەسوڵ عەلی ڕایگەیاند لە کاتی هەڵبژاردنەکاندا زۆربەی هێزە سیاسیەکان گرەویان لەسەر ئەوە دەکرد کە یەکێتی کورسی بەدەست نەهێنێت، بەڵام یەکێتی بە هەوڵی جەماوەرەکەی خەونی نەزۆکی هێز و نێارەکانی تێکشکاند. خۆتان دەزانن هەڵبژاردنی ڕابردوو و بە تایبەتی یەکێتیەکەشتان لەژێر تەحەدایەکی گەورە بوو. زۆربەی هێز و لایەنە سیاسیەکان گرەویان لەسەرەوە دەکرد کە یەکێتی نەتوانێت بەپێی پێویست لە ئاست ئەو خەبات و تێکۆشان و ئەو ڕابردووەکە هەیەتی کورسی پێویست بینی، بەڵام بە پشتیوانی ئێوە بە خۆڕاگری ئێوە توانیمان تحقیقی و ئەو خەونە نەزۆکەی کە هێز و نێارەکانمان هەیان بوو بشکێنین و بە کورسی پێویست بینین. لە چەند مانگی ڕابردووی ئێمە لە گفتوگۆ لە بەغدا توانیمانە بە پشتیوانی ئێوە یەکێتی بکەینەوە هێزێکی سەرەکی لە بڕیاردانی سیاسی لە عێراقدا. لە سەرەتاوە ئێمە بڕوامان بە یەکڕێزی و تەبایی هێزە لایەنە سیاسیەکان بووە لە کوردستان و لە ئێستاش بە هەمان شێوە بە هەمان نەفەس بڕوامان پێی هەیە. بەڵام ئەگەر هێزێکی سیاسی بێوە ئیرادەمان بشکێنیت بڕوا ناکەم نە ئێوە لێمان قبوڵ بکەن نە ئێمەش قبوڵ بکەین. لە بەشێکی دیکەی دیداری یەکێتی لە هەولێر ئارێز عەبدوڵڵا ئەندامی لێژنەی باڵای دیداری یەکێتی ڕووناشی خستە سەر گرنگی و بایەخی سازدانی دیداری یەکێتی. دوای دامەزراندنی یەکێتی مام جەلال کتێبێکی نووسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی؟ بێگومان ئەو لەو کتێبە ڕوونی کردبووە کە بۆ یەکێتی دامەزرا و دیدی مام جەلال لێکدانەوەکانی مام جەلال کە لە سەرەتا بوو هەموو یەک خۆی هاتە دی. لەوێ ئەڵێ دروستبوونی یەکێتی بەو پێکهاتەیە پێویستێکی مێژووی بووە. بێگومان پێویستێکی مێژووی بووە. دەنا لەو کاتە تا ئێستا دەیان حیزب و ڕێکخراو هاتن دروست بوون سەریان هەڵدا گەشەیان کرد دواتریش توانەوە، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە پێویستیەکی مێژووی بووە هەڵقڵاو بووە، چونکە لە پێناوی ئامانجەکانی گەلی کوردستان بووە توانی بەردەوام بێ. زۆر ئاستەنجی هاتنە پێش، زۆر نوشستی دیت، بەڵام هەموو جارێ هەستایەوە و هەڵدەستێتەوە. دیداری یەکێتی لە شاری هەولێر لە چاردە لێژنەی جۆرا و جۆر پێک هاتووە و
کارەکانی هەر لێژنەیەک لە نێوان ئەندامەکان تاوتوێ دەکرێت و 2000 بۆ لێژنەی باڵای دیداری یەکێتی بەرز دەکرێتەوە و بڕیارە لە مانگی 5 ئەم ساڵ بەڕێوە بچێت. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. دیداری یەکێتی بە مەبەستی ڕێکخستن و نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەولێر دەستی بەکارەکانی کرد. دیدارەکە دەرفەتێکە بۆ یەکێتیەکان تا بیر و بۆچوونەکانی خۆیان لەسەر ئەو بەشانەی لە دیدارەکەدا دیاری کراون ئاراستە بکەن. دیداری یەکێتی لە هەولێر دەستی بەکارەکانی کرد و یەکێتی لە ڕێگەی ئەم دیدارەوە دید و ڕوئیای بۆ ئێستا و داهاتوو دیاری دەکات. نەفەسێکی تازە، نەوەیەکی نوێ، ئیتر ئەو چوارچێوەی فکری و سیاسی ساڵی 1975 لە چوارچێوەی یەکێتی نیشتیمانی بۆچی الاتحاد الوطنی مازە کە لەن جەنابی مام جەلال و نووسرا بوو لە هەیەی دامەزرێنەر ئینیدا بوو پێویستە ئێستا نوێبوونەوە هەبێ، نوێبوونەوەی بگونجێ لەگەڵ وەزعی ناوخۆ، لەگەڵ وەزعی هەرێم، لەگەڵ وەزعی دەرەوە و مەجموعەیەکی پرسیاری زۆر گەورە هەیە و وەڵامی ئەو پرسیار نەبدەنەوە. دیداری یەکێتی هەوڵێکی گرینگە لە ڕێخستنەوەی سەرجەم بوارەکان، ڕاگەیاندنیش یەکێک دەبێت لە بەشە گرینگەکانی ئەم دیدارە. ڕاگەاندنی یەکێتی گەڵی ڕووماڵی دەکا بەشێک شە لە سەکتەرەکان، یان یەکێ لەو بوارانەی کە ینی یەکێتەکان قسەی لەسەرەکان بۆی ڕاگەاندنە لەکوێ ئێمە کەم تەرخەمیمان هەیە، لەکوێ گەشەی پێدەین وەچی بکەین کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەاندنێکی بەهێز و بەرپرسیارانە هەبێت کە هەم لە خزمەتی خەڵکی کوردستان بێ و هەمیش لە خزمەتی دیروبەچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ کە لە مەرحەڵەی داهاتووە وەزیفەیەتی بگرێتەوە ناو خەڵکی کوردستان باشتر و دیروبەچوونی ئەوان لە هەموو ئاستەکانە وەربگرێت. دەرفەتێکی باشە هەم بۆ یەکێتیەکان کە بیربۆچوونەکانی خۆیان لەسەر ئەو سێکتەرانەی کە لە دیارەکە دیاریکە ڕوون بکەنەوە، هەم بەشداریش بن لە داهێشتنەوەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان وارە دەرفەتێکی باشە بۆ سەکردایەتی یەکێتی کە گوێ لەو بیربۆچوونانە بگرێت کە بە شوێنەی ڕەنگە لە کاتی کار و لە کاتی تێکۆشانی سیاسیە دەرفەت نەبێ پێیان بگەیت. جگە لە پرسە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و پرسە نێو دەوڵەتیەکان، یەکێتی گرنگ و بایەخی زۆر بە شار و دێهاتەکانی سنوورە دابڕاوەکان دەدات. ناوچە کێشە لەسەرەکان مادەی 140 کە تایبەتە بە منتقەی مەخمور و ئێمە وەکو مەڵبەندی مەخمور دابەش بووین بەسەر کۆی لیژنەکاندا و تەنها ئەو لیژنانەی زۆر فەنینە هێشتومانێتەوە بۆ ئەوانەی کە دکتۆرای لەو بوارە هەیە و فەنیات و ئیدارەی لەو بوارە هەیە، ئەوانی تریش بەڵام لەو لیژنانەش هەر بەشدارین، ئەوانی تریش بە قورساییەوە بەشداریمان کردیا و لە لیژنەی 140 خۆمان ئینشاڵڵا هەم ڕئیسی لیژنەکە کاک دکتۆر ئەمیر نامیقە خەڵکی مەخمورە، هەمیش ئەندامەکان لە لیژنەکە زۆر بە قورسی ئێمە بەشداری دەکەین. بەشداریکردنی ئەم هەموو مەڵبەندانە بە تایبەتی هەر چوار مەڵبەندی سنووری پارێزگای هەولێر و سۆران و کۆیە مەخمور و بەشداریکردنی ئەو هەموو کادی لە پێشکەوتووەکە ئەمڕۆکە هاتوون، هەرێکە لە لیژنەی تایبەت و مختصن بۆ ئەوەی کە بتوانن پیاچوونەوەیەک و ئەپدەیتکردنەوەی و نوێکردنەوەیەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت و لیژنەکان زۆر دابش کراون بەسەر 12-13 لیژنەدا و هەموو خەڵکی تایبەتمەند و لە بارەکەی خۆیدا هاتوون. ڕوانینی ئێمە ئەوەیە کە یەکێتی لە قۆناغێکی تازەدا، یەکێتی پێویستی بە تازەکردنەوە و ڕێخستنەوەی دید و بۆچوون و سیاسەتەکانی خۆیەتی، بۆیە ئێستا سەکردایەتی یەکێتی هەواڵ باوڵ تاڵەبانی بڕیاری ئەوەیان داوە کە ئێمە لە کۆمیتەکانەوە لە مەڵبەندەکانەوە لە هەموو هەواڵانی خۆمانەوە دەست پێ بکەین بیر و بۆچوون و دیدی یەکێتی لەسەر مەسەلە جاجەکان کۆ بکەینەوە، سراکچەرێکی نوێی بیرکردنەوە، سراکچەرێکی نوێی ئیشکردنی خۆمان داڕێژینەوە. لە ڕێگەی لێژنە تایبەتمەندەکانەوە پێشنیاز و سەرنجەکانی کادیران وەردەگیرێن و دوای و توێشکردن لەسەری ئاراستەی سەرپەرشتیارانی دیدارەکە دەکرێت و بۆ ئەوەی لە دیداری گشتی بەرجەستە بکرێت. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. بەڕێوەچوونی دیداری یەکێتی لە هەولێر کادیران و ئەندامانی لیژنە جۆراوجۆرەکانی سەرقاڵی گفتوگۆ و دیالۆگ کردووە بۆ نووسینەوەی پێشنیار و بۆچوونەکان بۆ دیداری گەورەی یەکێتی. دیداری یەکێتی فۆرمێکی تازەی حزبیە
بۆ پێداچنەوە بە سیاست و ئەدای کار و سیاست یەکێتی لەسەر ئاستی حزب و هەرێم عێراق. ئێمە ئەمڕۆ لیژنەی تەندروستی و ژینگە و کارباری کۆمەڵایەتی لەگەڵم هەواڵانەمان دانیشین گفتوگۆی ئەو بابەتاناکەین کە جێی گفتوگۆکردن و تێڕامانن بۆ دیدگای نوێیشێتی لەم سێکتەرەیە کە هەر سێ بەشەکەی ناو سێکتەرەکە هەر سێ تایتڵەکە سێ تایتڵی سەرەکین کە تەندروستی پەیوەندی بە هەموو تاکیش کۆمەلگاوە هەیە، ژینگە پەیوەندی بە هەمومانەیە و کۆمەڵایەتی و کاریش پێکەوە بۆ خۆیان جانەبوون لە هاوڵاتیان و لە کۆمەڵانی خەڵکی کوردستان. هەموو ئەو دید و بۆ چۆنامان کۆ کردوتەوە کە ئەتوانین لێەوە بە خوێندنەوەی ڕابردوو لە بەرچاوگرتنی واقعی ئێستا پلانێکی تۆکمەمان داڕشتووە بۆ ئەوەی بتوانین لە ئایندەدا چۆن جارێککە یەکێتی بگەڕێتەوە سەر ئەو پرەنسیپانەی کە لە ڕابردوو توانیوێتی کادیرەکانی پێپەروەردە بکات و ئەو کادرانە چۆن دەتوانن جەماوەرەکەی گۆشکات و دوجار ئەتوانێت ئاراستەیەم کە بە ئامانجی سیاسەتی گشتی حەزب. چەندین لیژنەی فەرعی دروست کراوە و لیژانە لە ئێستاوە لە دوای نیوەڕۆ دەست بەکار بوونەوە. ئێمەش لە لیژنەی ڕێخستنین برادران بۆ ئەوەی بە زۆرترین بیر و ڕا لەسەر چۆنێتی ڕێخستنەوە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گەشەکردنی ڕێخستنەکان ئامارەکان چۆنێتی بەڕێوە چوونی ئۆرگانەکانی حیزب کرد پۆل کۆمیتا مەڵوان تا دەگەشتە مەکتەب ڕێخستن پەیوەندیەکانی نێوان ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پتەوکردنیوە. لیژنەی گەنجانی دیداری یەکێتی لەسەر ئاستی پارێزگای هەولێر بە بەشداری لیژنەی هەر چوار مەڵبەندەکەی سنووری پارێزگای هەولێر دیارە لە ئێستادا لە کۆبوونەوە دایم بۆ ئەوەی بتوانین دید و تێڕوانینی گەنجانی یەکێتی بۆ ئایندەی گەنجانی نیشتیمان لە پرۆژێ لە چوارچەوەی پرۆژەیەکدا ئامادە بکەین و ئامادە بکەین بۆ دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی بتوانین لە داهاتوو کۆی ئەو پرۆژانێک کە پێشکەش دەکرێن وەکو پرۆژەیەکی گشتگیر لە دیداری یەکێتی پەسەند بکرێت. لەم دیدارەدا چەندین لیژنە و گروپ دروست کراینە بۆ ئەوەی هەر لیژنە و گروپێک راپۆرتەکانی خۆی ئامادە بکاتن بۆ دیداری گشتی یەکێتی کەوا لە ناوەڕاستی مانجی پێنجی ئەم ساڵەکە ساز دەکرێتن. بێگومان ئەم دیدارە گرنگ و ئەهمیەت و تایبەتی خۆی هەیە لەبەر ئەوەی دید و بۆچوون و سەرنج و تێبینی سەرجەم ڕێکخراوەکان و ڕێخستن و کۆی سێکتەرەکانی دیکە لە خۆ دەگرێتن. ئێمەش بەشی ژنان لیژنەیەکمان داناوە لیژنەی ژنان با بڵێن دوای گەنگەشەکردن و مناقەشەکردن لەگەڵ چەندین خاتوونی ئازیز کە لە ڕێخستنی ژنانن لە ڕێکخراوەکانی یەکێتی ژنانی کوردستانن لە ڕێکخراوەکانی کۆمەڵی بەندەدین هەر هەمومان بەیەکەوە توانیمان بگەینە چەند بیرۆکە و چەند خاڵێک کە بە پێویستی دەزانین بۆ بەرەو پێشچوونی ژنان. لیژنەی ناوچە کوردستانن دابڕێنراوەکان و ئاسایشی نیشتیمانی یەکێکە لە لیژنە هەرە گرنگەکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان دید و تێڕوانینی بۆ ئەو ناوچانە چی بی و بە شێوازێک لە ئایندەدا کاری لەسەر بکە بۆ هەنگاوی جددی و عملی باوی لەبەر ئەوەی ئەو ناوچانە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دەمی سەرکردەی گەورە و ڕابەری مەزن جەنابی مام جەلال هەمیشە ئەو منطقەیە ئەهمیەتی خۆی هەبوو بەشێکی دانەبڕاوی ئەساسی هەرێمی کوردستان و کوردستان. سەبارەت بە دیداری یەکێتی کە ئەمڕۆک و سێم وەزگە لە دوای کەرکووک و دهۆک لە شاری هەولێریش بەڕێوەچوو دیدارەکە ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێز سەلاح ئەیوب لێپرسرای بەشی ڕاگەاندنی مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی زیاترەکەین. کاک سەلاح شەو باش، ئەمڕۆ دیداری یەکێتی لە هەولێر چۆن بەڕێوەچووە لە هەمان کاتە گرنگی ئەم دیدارە بۆ هەولێر چییە؟ شەوتان باش، شەوی بینەرانتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە وەکو لە راپۆرتە تێر و تەسەلەکەی کەناڵی کەرکووکی خۆشەوی سات بوو، دیداری یەکێتی ماوەیە کە قسە و باسی لەسەرە و ئەو دیدارە دیارە یەکێتی هەستی بەوە کردووە کۆمەڵێک بۆچوون و گرفت و پێویستی هاتۆتە ئاراوە یەکێتی دەبێ بە گروپ بە دەستە جەمعی وەکەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە هەموو بڕیارەکانی هەوڵیدا بە دەستە جەمعی بباتە پێش. ئەم دیدارە لەو ڕوانگەوە سەرچاوی گرتووە کە وەڵام بێ بۆ خۆی ئەو پرسیارانەی کە ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت لە هەموو ئەو سێکتەرانەی کە لێژنەی بۆ ڕێکخراوە و دیداری بۆ ڕێکخراوە و لە ڕێی ئەو دیدارە وەڵامی ئەو پرسیاران بدرێتەوە. دیارە دیدار خۆی ناوێکی گرنگە، دیدار بریتە لە گفتوگۆکردن لە بیر و ڕاگۆڕینەوە لە سەرنج و تێبینی ئاراستەکردنی یەکتر
خۆشببختانە ئەم ڕوحیەتەش لەناو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوحیەتێکی ڕێپێدراوە هەم ڕەخنە ڕەخۆگرتن و هەم سەرنج و تێبینی ئاراستەکردنی یەکتر ئەم دیدارە لەو ڕوانگەوە سەری هەڵداوە کە ئێمە لە ئاست قۆناغەکە بین و لە ئاستی قۆناغەکە و وەڵامی پرسیاری قۆناغەکە بدەینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەردەم هەوڵیدایە لەسەر ئەو بنج و لەسەر ئەو پێشکەوتنانی کە دێتە ئاراوە خۆی بگونجێنی بۆیە دیدار لەڕێ ئەو سێکتەرانی کە ئاماژەی پێدراوە کە کۆمەڵێک سێکتەرن کۆمەڵێک بنەمان بۆ وەڵامدانی ئەو پرسیارانە دیدار خۆی ڕێک دەخا و دیدارەکە بە سەرکەوتوانە لە سەردەم شار و شارۆچکەکانی کوردستان لە ڕێی لژانەکان ئیشی لەسەر دەکرێت دواتر ئاراستەی لێژنەی باڵا دەکرێت بۆ دیداری گشتی کە زۆر باشە کاک سەڵاح یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە دهۆک هەم لە کەرکووک جەختیلەوە کردوتەوە کەوا لەم دیدارەدا هەوڵ ئەدات گۆڕانکاری لە ئۆرگانەکانی گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەبردن و بەرنامەی حیزبەکەی بکات بۆ هەولێریش بە هەمان شێوە ڕاستە بەڵام یەکێتی ئەوێت لە هەولێردا گۆڕانکاری چی بکات یاخود پێویستە گۆڕانکاری چی بکات؟ بەڵێ دیارە پرسیارەکە زۆر لە جێی خۆیتی سیستەمی ڕێکخراوەیی لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر جیابازی هەیە لە ئیشکردن ئەکید یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە کەرکووک دیدارێکی زۆر تێر و تەسەلی بەڕێ کرد و هەم لە دۆچیش بە هەمان شێوە هەمان ڕوویا هەبووە ئەوەی هەولێر وەکو تەواوکەری هەموو شارەکانی تر دیارە ئێمە لە هەولێر زیاتر پێویستیمان بە خۆڕێکخستن و زیاتر پێویستیمان بەوەی ڕێکخستنەکانمان تۆکمە بن و بەشداری کاریگەرمان هەبی لەبەرەوەی هەولێر ناوەندی وەکو پایتەخت ناوەندی سنتەری دیبلۆماسیەتە ناوەندی سنتەری قونسڵیاتە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەو پێگەم مێژوویی و زوگرافیە و دەنگ و ڕەنگەی کە لەنێو خەڵکی کوردستان هەیتمان پێویستیمان بەیەوێ لە هەولێر زیاتر خۆمارێک بخەینەوە بە تایبەتی لە ئاستی ڕێکخستن بێگومان وەکو خۆتان ئاگادارن ئێمە کۆمەڵێک لێژنەمان هەیە لێژنەی ئابووری و دارایی کە بۆ سەردەمی ئەمڕۆ زۆر گرنگە لێژنەی ژنان لێژنەی گەنجان هەموو ئەو لێژنەی چمانەیە لێژنەی ڕێخستن و پەروەردەی حزبی بۆیە ئێمە لەڕێی ئەو لێژنانە بۆ ئەوەی زیاترین خەڵکی هەولێر زیاترین دۆست و لایەنگران و ئەندامان و هەواڵانی یەکێتی ئەوەی لە ئۆرگانەکانیش نەبێتن دۆست و لایەنگریش بێت دەتوانی بێ بەشداری ئەم دیدارانە بکە و بیر و بۆچوونی خۆی بگەین تە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی بیر و بۆچوونی هەموو خەڵک لە نێو بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگ بداتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگدانەوەی خەڵکی کوردستانی لەسەربی بە تایبەت ئەم دیدارە بۆ ئەوە سازدراوە بۆیە لە هەولێریش ئێمە هەوڵمان داوە زۆرترین خەڵک زۆرترین توێش ئاماژە بەشدار پێ بکەین و زۆرترین وەڵام بدەینەوە و هەولێر گرنگە لای ئێمە و هەوڵ دەدەین بەشدار بین و هەوڵ دەدەین لە پشتی خەڵکی هەولێر بین لە پشتی هەواڵانی خۆمان بین بۆی هەواڵانی ما چۆن سەرکەشانە لە هەموو قۆناغەکان سەرمەشق بووینە لە هەولێر بۆ خزمەتکردن چ لە کاتی بەرگریکردن چ لە کاتی ئاشتی بە هەمان شێوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لەگەڵ خەڵکی هەولێر لەسەر خەت بی زۆر باشە کاک سەڵاح باسی لیژنەکانت کرد پێم خۆشە بە کورتی باسیەوەشمان بۆ بکەی ئەم لیژنانە چۆن دابەش کرابوون و ئەرکەکانی خۆیان چۆن تێپەڕان ئەمڕۆ بەڵێ من لەگەڵ چەند هەواڵێکتر سەرپەرشتیاری دابەشبوونی لێژنەکانمان دەکرد ئەم لێژنانە لە هەولێر خۆی لە چواردە لێژنە دەبینیوە و لێژنەکان بریتی بوون لە لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا ئابووری و دارایی سیستەمی سیاسی هەرێم ناوسەدا بڕاوەکان کە لەلای یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگێکی تایبەتی هەیە بە کەرکووچی قودسی کوردستانەوەش لێژنەی ژنان لێژنەی گەنجان ینی لێژنەی ڕێکخراوە دیموکراتیەکان لێژنە ڕێکخستن و پەروەردەی حزبی هەموو ئەو لێژنانە سەرۆکی لێژنە جێگری لێژنە و مقڕری لێژنەی هەبووە بڕیاردەری لێژنە بۆ ئەوەی بەڕێکی ئەم ئیشانە سەر بگرێ ئێمە ڕۆژی پێشتر سەرۆکی لێژنە و جێگری لێژنە و بڕیاردەری لێژنەمان دانابوو و هەوڵەکانمان ڕێکخست بوو زۆر بە شێوازێکی ڕێک و پێک هەم لەناو مەڵبەندی سێ هەولێر هەم بەشێکیان لە مەکتەبی سیاسی هەموو شتێک ئامادەکرابوو و لێژنەکان پاش ئەوەی وتاری هەواڵانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و لێژنەی باڵای دیدار پێشکەش کرا ئێمە بە هەواڵانمان گوت هەموو هەواڵێک دەتوانێت بەپێ ئەو اختصاسێک کە هەیتی
لەسەر مەسالێکی زانستی بتوانێت بچی بەشداربی لەو لێک لەو لێژنانە و ئەگەر دەرفەت بی پاشەوەی پەیامی خۆیدا لە لێژنەیەک لە لێژنەکان دەتوانانی بچی بەشداری لێژنەی تریش بکە و پەیامی خۆی لە لێژنەی تریش بدا هەڤاڵ هەبووە لە سێ لێژنە بەشدار بۆ پەیامی خۆیداوە و زۆر سەرکەوتوانە سعات 6 زۆربەی لێژنەکان کۆتاییان بە ئیش خۆیان هێنا و پاشان راپۆرتەکان تێر و تەسەل دەکەن و ئاراستەی لێژنەی بەڕای دەکەن. کاک سەلاح یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردوو بە قۆناغێکی زۆر هەستیاردا تێپەڕیوە و بۆ دەرچوون لەم قۆناغەش پێویستی بۆکەوە خۆی لەگەڵ پرۆسەی سیاسی عێراق و هەروەها دید و ویست و خواستی هاوڵاتیان بگونجێت. پێت وایە بە تایبەت سەبارەت بە هەولێر قسە بکەین ئەم دیدارە ئەبێتە هۆی ئەوەی کەوا یەکێتی بتوانێت خۆی لەگەڵ خواست و ویستی هاوڵاتیانی هەولێر بگونجێنێت؟ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە بەدەیان قۆناغی جیازات تێپەڕیە حزبێکە بەردەوام لە هەموو دوای نشستێک هەڵسایتەوە پشتبەستن بە خوێنی شەیدان پشتبەستن بە بنەماڵی شەیدان بۆیە ئێمە لەم قۆناغەش بۆ وەڵامی پرسیارەکەت ئێمە لە ڕابردوو کە بە قۆناغی هەستیاردا تێپەڕینە توانیتمان خۆمان بگرینەوە و توانیتمان زۆر بە باشی هەستینەوە بە تایبەتی ئەگەر ئەوڕۆ لە دیدارەکە تەرکیزمان لەسەر وتاری هەواڵان کردبی بەڕێز کاک دەرباس کاژێڕی مەکتەبی سیاسی بەڕێز پسرایی مەڵبەند کاک دکتۆر مەجید بەڕێز کاک ئارێز لە وتارەکان زۆر تاقیدیان لەوە دەکردەوە ئێمە ڕێنادەین ئیرادەمان بشکێ ئێمە ڕێنادەین خەڵکی تر ڕێی خۆی بەسەر ئێمەدا فەرز کاتن بۆیە ئەم دیدارە بێگومان گروتینێکی زۆر تایبەت بە کادیران و دۆستان و هەواڵانمان دەدا لە هەولێر و وایان لێ دەکاتن ڕشت بن و هەوڵ بدەن یەکێتیەکەیان هەوڵ بدەن خوێنی شەیدەکان بپارێزن و وەڵامیان بۆ هەموو پرسیارێک هەبی و ئێمە خۆمان لە ڕووی مێژووی پێخاوەن و پارێزەری کوردستانە وە تەبایی وێغریزیشمان تاقید کردەوە دەست ڕادەکێشین بۆ تەبایی وێغریز ئێمە لە خوێندنگەی بەڕێز مامزەلال ئەوەی کە ئێوە دەتانبینی ئەمڕۆ هەڵبەت ئەم دیدارە دەرگەیەکی خستۆتە سەرپشت بۆی کەوا هاوڵاتیانی هەولێر یاخود شارەکانی تریش بتوانن ڕەخنەیان هەبێت یاخود ئەگەرێکێتی کەم و کوڕیەکی هەبوو بێت کەم تەرخەمێکی هەبوو لە ڕابردوو بیخەنە ڕوو لە ڕێی سایتی تایبەت بە دیداری یەکێتیەوە ڕاو سەرنج و ڕەخنەی هاوڵاتیانی هەولێر ئەوەنێ ئێوە ئەمڕۆ بینوتانە چی بۆ تا چەند بە هەندوەرە گیرێت؟ خەڵکی هەولێر زۆر بە ڕوحیەتێکی شۆڕش جێرانە و زۆر بە پەرۆشەوە چ ئەوەی بەشدار بوو لە ناو دیدار و لێژنەکان و چ ئەوەی لە دەرەوە لە ڕێی ڕاگەیاندنەکان هەوڵی دەدا ئاگای لە تێبینی هەبی لەسەر ئەو دیدارە ئێمە ئاگامان لێبوو زۆر زۆر بە پەرۆشەوە چاوەڕوانی و متابعەی دیدارەکەیان دەکرد و هەوڵیان دەدا دیدارەکە دیدارێکی سەرکەوتوبی بۆ هەولێر بۆ ئەوەی پەیامی هەولێر باشتر بگاتە دیداری گشتی کە بڕیارە ناوەڕاستی بانکی پێنج بەسرێ بۆیە خەڵکی هەولێر لەڕێ ئەو کەناڵێنێکی ئێمە کۆنتاکمان لەگەڵ خەڵک هەیە زۆر زۆر بە پەرۆشەوە متابع بوون بۆ سەرکەوتنی دیدارەکە. زۆر باشە بەڕێز سەلاح ئەیوب لە پرسرای بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی هەولێر یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس لە هەولێرەوە لەگەڵم بوویت. بینای نوێی سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی کەرکووک بەبێ ئامادەبوونی هیچ لێپرسراوێکی کورد و بانگێشکردنی دەستگاکانی ڕاگەیاندن کرایەوە. چابلۆی سەربیناکەش جگە لە زمانی عەرەبی زمانەکانی کوردی و تورکمانی و مەسیحی فەرامۆشکرابوون. دوای چاوەڕوانیەکی زۆر بە ئامادەبوونی فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بینای نوێی سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی کەرکووک کرایەوە. کردنەوەی بینانوێیەکە بابێ بانگێشکردنی دەستگاکانی ڕاگەیاندن و تەنانەت بەبێ ئاگاداری پۆلیسی ناوخۆیی شارەکە و ئامادەبوونی هیچ بەرپرسێکی پێکهاتەی کوردی لە شارەکە و بە تابلۆیەکی زمانی عەرەبی و پەراوێزخستنی زمانەکانی کوردی و تورکمانی و سریانی کرایەوە. ئەمەش لە کاتێکدایە پێویستە سەرجەم تابلۆکان بە 4 زمان بنووسرێنەوە و گزارش لە پێکەوە ژیانی ئاشتیانەی نێو نەتەوە و پێکاتە جیاوازەکانی شارەکە بکات بە تایبەتیش زمانی کوردی کە بەپێی دەستوری عێراق لە پاڵ زمانی عەرەبی زمانێکی ڕەسمی دەوڵەتە. ڕاکانجبووری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک چ لە ڕابردوو چ لە ئێستادا بەردەوام لە هەوڵی پزجۆخستنی
سێ نەتەوەکەی تری شارەکە بووە و بەردەوام ویستوێتی سیاسەتی تعریب لە شارەکە درێژە پێبدات. بەراوێزخستنی نەتەوەکانی کورد و تورکمان و مەسیحی کە سێ نەتەوەی سەرەکی شارەکەن خۆی لە خۆیدا دژی ئاشتی و پێکەوە ژیانی نێو نەتەوە و پێکاتەکانی شارەکەیە. لە هەموو هەڵبژاردنەکاندا نەتەوەی کورد زۆرینەی شارەکە بووە و بەپێی استحقاقی هەڵبژاردنەکان دەبووی ئێستا پۆستی پارێزگاری کەرکووکیش لای نەتەوەی کورد بووە کەچی ڕۆژ لە دوای ڕۆژ کورد لە پۆستە ئیداریەکان دوور دەخرێتەوە و پۆستەکانیان بە کەسانی تر پڕ دەکرێنەوە. زمانی کوردیش بەپێی دەستوری هەمیشەی عراق زمانێکی ڕسمی وڵاتە. لابردن و پەراوێزخستنی زمانی کوردی لەسەر تابلۆی سەربینایی فەرمانگەکان و هێماکانی هاتوچۆ لە کەرکووک هەرجارە و با بیانوویەک ڕێک پێچەوانەی ئەو دەستورەیە کە زۆرینەی عراقیەکان دەنگیان پێداوە و پەسەندیان کردووە. ڕاکان و هاو ئاوازەکانیش بەم کارەیان و بەبێ جۆدانە یاسا و ڕێسا کارپێکراوەکان هێندەی دیکە خۆی بچووک دەکاتەوە. خۆ ئەگەر هاوپەیمانە کوردەکەی حەلبوسی و خەمیس خەنجەر نەبایە ئێستا ڕاکان نەیدەتوانی درێژە بە سیاسەتی تعریبکردن بدات. نوێنەرانی یەکێتی لە پەرلەمانی عراق تا ئێستا لەسەر ئەو کارە قێزەوانانەی چەندین جار ڕاکان و دارودەستەکەیان پەلکێشی دادگا کردووە و چەندین دۆسیەی یاساییان دژی جۆڵاندووە، بەڵام بەهۆ و بیانووی جۆرە و جۆرەوە و سیاسەتی خراپ و دووفاقی لایەنێکی سیاسی کوردی پاڵپش بووە بۆ ئەوەی تا ئێستا ڕاکان لە جێگای خۆی بمێنێتەوە. ئەمڕۆ 31 ساڵ بەسەر کۆڕە مەزنەکەی گەلی کورد لە ساڵ 1991 تێدەپەڕێت کە ڕژەمی باسی ڕووخاو دوای چەند ڕۆژێک لە سەرکەوتنەکانی ڕاپەڕین لە ڕێگەی سوپا دڕندەکەی و پەلاماری کوردستانی دایەوە و دانیشتوانی کوردستانی شۆ کوڕەتکردنەوەی حکومی بەعس کۆچی ملیۆنیان بەرەو سنوور و وڵاتانی دراوسێ هەڵبژارد. دوای ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1991 گەلەکەمان لەلایەن هێزی پێشمەرگە و جەماوەرەوە کە لە ڕانیای دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکردو لە کەرکووکی قودسی کوردستان تاجی سەرکەوتنی لەسەرنا ڕژەمی بەعسی ڕووخاو بە هێزێکی زۆرەوە پەلاماری شارە ئازادکراوەکانی کوردستانی دایەوە و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 31 ئاداری ساڵی 1991 واتە 31 ساڵ پێش ئێستا دانیشتوانی باشووری کوردستان بڕیارێکی هاوبەشیاندا و بەرەو سنوورەکانی ئێران و تورکیا کۆڕەوێکی ملیۆنیان بەرپا کرد. بڕیارەکەی دانیشتوانی کوردستانی باشوور لە کۆڕەوەکە ئەوە بوو کە ڕەتیان کردەوە لە ژێر دەسەڵاتی ڕژەمی بەعس بژین، چونکە بەعس و ڕژەمی دیکتاتۆری سەدام حوسێنی لە سێدارەدرا و زوڵم و ستەمی زۆریان بەرامبەر دەکردن، هەر بۆیە سەرجەم چین و توێژەکان پێکەوە کۆچیان کرد بۆ سەر سنوورەکان یان بۆ ناو وڵاتانی دراوسێ. ئەو ڕۆژەش بە ڕۆژی کۆڕەوە مەزنەکەی کورد ناسێنرا. وێنە و ڤیدیۆکانی کۆڕە و لەو سەردەمەدا کە لا میدیا جیهانیەکان بڵاو کرانەوە هەست و سۆزی جیهانی هەژاند. بەو پێیەی دەری خست کوردان بە گڕوتینی زیاترەوە لە ڕاپەڕین یەکگرتوو بوون و بۆ جیهانیان سەلماند کە ئامادەنین لە سایه دەسەڵاتێکی دیکتاتۆر و خوێنمژی وەکو بەعس بژین. لەگەڵ ئەوەی لە کۆڕەوەکەدا زیاتر لە 2 ملیۆن کورد خاکی خۆیان بەجێهێشت و ژمارەیەکی زۆری هاوڵاتیش لە پەلامارەکەی بەعس و لە ڕێگەوبانەکان و بەهۆی مینەچێنراوەکانەوە شەهید و بریندار بوون و دوور لە زێدی خۆیان بە خاک سپێردران. بەڵام دەستکەوتی گەورەی هەبوو، هەروەک یەکێک لە گەورەترین ڕووداوی سیاسی لە مێژووی کورددا لەبەر ئەوەی بۆ هەمیشە دەسەڵاتی بەعسیان ڕەت کردەوە. بەو پێی کۆڕە و شانبەشانی ڕاپەڕین بوونە دوونا و دوو ئازایەتی و شانازی بۆ کورد کە گەلەکەمانی بە جیهان ناساند. هەروەها کۆڕە و وای لە جیهان کرد چیتر چاو لە زوڵم و ستەمی بەعس بەرامبەر کورددانەخەن و دەنگدانەوەیەکی فراوانی لە جیهاندا دروست کرد و ناشرینی و چەوساندنەوەکانی ڕژەمی بەعسی دەرخست. لەلایەکی دیکەشەوە وڵاتانی هاوپەیمان هێڵی دژەفڕینیان بۆ ڕژەمی بەعسدانا و دواتریش لە ساڵی 1992 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانی لێکەوتەوە. ئاماژادەم با سەردێڕی دووەمی هەواڵەکان. 75 ساڵ بەسەر لە سێدارەدانی پێشەوە قازی محەممەد تێدەپەڕێت. دادگا بڕیاری دا بەکەمکردنەوەی حکمی 2 لای گیراوانی بادینان و هەفتەی داهاتوو 2 چالاکوانەکەی بادینان ئازاد دەکرێت. مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی دژی پێنەدانی موچەکانیان گردبوونەوەیکیان ڕێکخست.
کۆنفرانسی یەکێتی سەندیکاکانی عێراق لە کەرکووک ئەنجامدرا و ستافێکی نوێش بۆ بەڕێوەبردننی کارەکان هەڵبژێردرا. هەفتا و پێنج ساڵ لەمەوبەر و لا بەرەبەیانێکی زوودا قازی محەممەد دامەزرێنەر و سەرۆکی کۆماری کوردستان لە تەمەنی 47 ساڵیدا و لە مەیدانی چوارچرای شاری مەهاباد لە سێدارەدرا. پێشەوە قازی محەممەد لە کاتی لە سێدارەدانیدا داوای کرچاوی نەبەستن تا بە سەربەرزی و چاوکراوەیەوە لە نیشتیمان بڕوانێت. 75 ساڵ لەمەوبەر و لە بەرەبەیانێکی زوودا قازی محەممەد دامەزرێنەر و سەرۆکی کۆماری کوردستان لە تەمەنی 47 ساڵیدا و لە مەیدانی چوارچرای شاری مەهاباد لە سێدارەدرا. قازی محەممەد کوڕی قازی عەلی کوڕەزای میرزا قاسمی قازیە لە ساڵی 1900 زاینی لە بانەمەڕ لە شاری مەهاباد لەدایک بووە. قازی محەممەد لە تەمەنی 7 ساڵیدا نێردراوەتە بەر خوێندن و پاش خوێندنی زمانی فارسی زانستە جۆرا و جۆرەکانی ئاین و فەلسەفە و وێژە و عەرەبی لەبەردەستی مامۆستایان و زانە گەورەکانی شاری مەهاباد ئاشنا بووە. پلەکانی خوێندنی بە خێرایی بڕیوە. لە دوای کۆچی دوایی باوکی قازی محەممەد بۆتە قازی شاری مەهاباد. دواتر لە ساڵی 1940 دەبێتە بەرپرسی ئیدارەی فەرهەنگ و ئەوقافی شاری مەهاباد. هەر لە ماوەی بەرپرسیارەتیدا یەکەم قوتابخانە بۆ کچاندا دەمەزرێنێت. دواتر بە ناوی نهێنی بینایی بۆ تا ئەندامی کۆمەڵەی ژیانەوەی کوردستان و پاشان هەر بە پێشنیاری ئەو حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە 25 گەلاوێژی 1324 هەتاوی دادەمەزرێت و لە یەکەم کۆنگرەی حیزب بەرنامەی پێشنیارکراوی قازی پەسەند دەبێ و خۆشی وەکو ڕێبەری حیزب هەڵدەبژێردرێ. پاش 5 مانگ و 7 ڕۆژ و لە 22 کانونی دووەمی ساڵی 1946 یەکەم کۆماری کوردستان بە بەشداری نوێنەرانی پارچەکانی دیکەی کوردستان لەسەر دەستی قازی محەممەد لە مەیدانی چوارچرای مەهاباد باڵکردنی ئاڵای کوردستان ڕاگەێنرا و قازی بووە سەرۆک کۆمار. دواتر کابینەی حکومەت ڕاگەێنرا و ڕایکردنی کاروباری وڵات بە شێوەیەکی فەرمی دەستی پێکرد. هێزی پێشمەرگەش بە فەرمی دامەزێندرا. بە جلبەرگی سەربازی تایبەتەوە قازی محەممەد وەک لە وەسێتەکەی داهاتووە برایەتی و یەکگرتووی کوردی بە گرنگترین هۆکاری سەرکەوتن داناوە. لەو ماوەیەدا کە قازی محەممەد سەرۆک کۆماری کوردستان بوو چەندین جار گفتوگۆی لەگەڵ دەسەڵاتدارانی ئێران ئەنجامدا بۆ چارەسەرکردنی کێشەکان. بەڵام گفتوگۆکان نەگەیشتنە ئەنجام و دوجار حکوومەتی ئەو کاتەی ئێران لە ساڵی 1946 هێرشی دەست پێکرد بۆ ڕوخاندنی هەریەکە لە کۆماری ئازربایجان و کۆماری کوردستان. قازی محەممەد ئەو کات فەرمانیدا خۆیان لە شەڕ بپارێزن بەو پێی نەهامەتی گەورەی پێوەیە. بەڵام هێزەکانی ڕژێمی شا بەردەوام بوون لە شەڕ. بەڵام لە 26 سەرماوەرزی 1325 هەتاوی کۆتایی بە تەمەنی کۆماری کوردستان هاتوو. پاش چەند ڕۆژ لە کۆبوونەوەی ڕێبەرانی حیزبی دیموکرات و کۆماری کوردستان لەگەڵ سەرتیب هۆمایۆنی لە شارەداری شاری مەهاباد 28 کەس لەسەر و هەمویانەوە پێشەوا قازی محەممەد دەستگیر کران. دواتر پێشەوا قازی و هاوڕێکانی سزای لە سێدارەدانیان بۆ دەرکرا و بەرەبەیانی 1947 لە مەیدانی چوارچرای مەهاباد ئەو شوێنەی کە کۆمار تێیدا ڕاگەێنرا بوو لە سێدارەدرا. قازی محەممەد بە 7 هەنگاو ڕێگەی بەرەوپەتی سێدارە بڕی. داواشی کرد لە کاتی لە سێدارەدانیدا چاوی نەبەستن تا بە سەربەرزی و چاوکراوەیەوە لە نیشتیمان بڕوانێت. تیمی پارێزەرانی گیراوانی بادینان ڕایانگەیان دادگا بڕیاری کەمکردنەوەی حکمی دوو لە گیراوانی بادینانی دەرکرد. لەو بارەوە بەشدار حەسەن ئەندامی تیمی پارێزەرانی گیراوانی بادینان ڕایگەیاند دادگای هەولێر بڕیاریدا سزای هەریەک لە شێروان چەها و مەسعود شنگالی دوو لە گیراوانی بادینان کەم بکاتەوە بۆ 2 ساڵ زیندانی کردن. تیشی هەفتەی داهاتوو دوای تەواوکردنی ڕێکارەکان هەردوو چالاکوانەکەی بادینان ئازاد دەکرێن. دوای ئەوەی لە ماوەی ڕابردوو هەردوو چالاکوانانی بادینان هەردێک لە شێروان تاها و هەروەها مەسعود شنگالی سزادران بە پێی مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان. شێروان تاها بۆ ماوەی 2 ساڵ و 6 مانگ سزادرا و هەروەها مەسعود شنگالی بۆ ماوەی 3 ساڵ و 6 مانگ سزادرا. ئیتر ئێمە لەگەڵ تیمی پارێزەران بڕیارەکەمان تا نەمان لێدا داوامان کرد کە ئەو بڕیارێکی سەرپێچی یاسایە داوامان کرد ئازاد بکرێن و هەروەها بەڕێز داواکاری گشتیش داوای کرد کە تەشدید العقوبە بکرێت سزاکەیان تونتر بکرێت. ئەوە بوو لەلایەن سەرۆکایەتی دادگای تەمیزی هەرێمی کوردستان دەستەی پێداچوونەوە بڕیارەکە دەرچوو بە تەخفیفی حکم سوکردنی سزای هەریەک لە مەسعود شنگالی بۆ ماوەی 2 ساڵ و هەروەها شێروان تاهاش بۆ ماوەی 2 ساڵ سزاکەیان سوکرا. ئێمە بەڕاستی چاوەڕوانی ئەوەمان دەکرێت کە ئەوانە ئازاد بکرێن بەڵام بەپێی ئەو مدەیە کە گیراون و هەروەها ئیفرادی شەرتی شمولیان دەکات
ئەوانە ماوەی ساڵێک و 7 مانگە دەسزنن بۆیە دەبێت لە هەفتەی داهاتێ دوای هەفتەی داهاتوو ئێمە لەگەڵ تیمی پارێزەران دەست بە ڕێکارەکانی ئیفرادی شەرتی دەکەین کە بڕیارەکەی ئیفرادی شەرتی تەواو بوو ئەوانە دەست بەجێ ئازاد دەکرێن ئینشاءالله. ئەوانەی شیرازێ طبعاً ئەمە وەکالەکانمان ناردووە بۆ ئاسایش وە بەڕێز سەرۆکی دادگاش لەسەری نووسیوە کە پەنجەمەوەری وەربگرێتن و وەکالەکان وەربگرین بۆ دۆسەکانە بخێنەوە بەڵام ئاسایش تا ئەو دقەی ئیسیزابەی نییە و دۆسەکانیان لەلایەن ئاسایشەوە تا ئێستا ڕەوانەی دادگا نەکراوە بۆی موعیدی محکەمەیان لە بۆ دابنرێ هەر کاتێک دۆسەکانە گەیشتە دادگا لە ئاسایش گەیشتە دادگا ئێمە بۆ ڕایگەشتی و ڕای دەگەینین و موعیدەکەتان بۆ ئەعلان دەکەین ئینشاءالله. بەهۆی پێنەزانی شایستەدارایەکانیان و خەرج نەکردنی موچەکانیان ژمارەیەک لە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی لە بەردەم زانکۆی سلێمانی گرزبوونەوە و بایکۆتی داوامیان ڕاگەاند. لە گرتبوونەوە کەجا مامۆستایانی زانکۆ داواکار بوون موچەکانیان پێ بدرێت کە بەشێکیان چاوەکو ئێستا موچەی مانگی دویان وەرنەگرتووە و لە ئەگەری پێنەزانی موچەکانیان لا بایکۆت بەردەوام دەبن. تقریبا ئێمە هەفتەیەک هاتوونە سەر شەقام ئێمە تەنها موچەی مانگی یەکمان وەگرتووە واتە موچەی مانگی دوو موچەی مانگی سێشمان وەرنەگرتووە پێشەنینە مانگی چوارەوە باشە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە دەوام ناکەین و بەداخەوە کەمە زەربەیەکیش لە خوێندکارە درێ بەڵام بە ناچاریە هەفتەیەکە لێرین کەس تایستا وەڵامی نایردووە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم وەزارەتی دارایی وەزارەتی خوێندی باڵا ناکرێ بەشێک لە فەرمانگە و کۆلیجەکان موچیان وەگرتوێ بەشێکی تر لەسەر شەقامەکان بێت و کەس نێ ئاوریشان لێباتەوە لە کوێی دنیا بووە تو داوای ئەرچێک لێ بکرێ بەڵام کە داوای مافەکاکی ئاوردێنات بەداخەوەڵم بەداخەوە بۆیە داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی لە وەزارەتی خوێندی باڵا بێن بەدە هەرامەکەمانەوە ئێمە تەنها داوای موچەی خۆمانەکەین داوای شتێکی زیاترمان نەکردووە ئەمە مافی شڕەوەی خۆمانە حکومڕانی ئەوها ناکرێ برای عزیزم موچە یعنی کەرامەتی ئینسان یعنی ئاسایشی ماڵی یعنی ئەو عقدە قانونیەی کە کاک قوبات باش تێگال لەم قسەی من عقدێکی قانونی هەیە لە بینی حکومەت و مۆزەفەکانیە کاتێ ئیخلال کاتێ نابەرپرسیەکەوێتە تەڕەفێکی ئەم عقدەوە مۆزەف بە حکمی قوانینی مانگرتن و قوانینی دموکراسی کە ئەمڕۆ هەمومان هەر بەناو باسیەکەین حەقی خۆیەتی کە بێ داوا لە مافەکانی خۆی کە ئەترازی خۆی کە بۆیە دەڵێم ئەگەر ئاوها بێ حکومڕانی ناڕوە ئەگەر ئاوها ئێوە حساب و کتابێ بۆ ئەو نخبە ئەکادمیەکەن کە پێڵێن مامۆسای زانکۆ من گومانم هەیە لەوەی ئەبێ باقی خەڵک چۆن حکومڕانی بکرێت. بە ئامادەبوونی سەرۆکی یەکێتی سەندیکاکانی عێراق و سەرۆکی سەندیکا پیشەیەکانی کەرکووک و ژمارەیەک لە چالاکوانان و کرێکارانی سەرجەم پێکهاتەکان لە هۆڵی وەرزش و لاوانی کەرکووک کۆنفرانسی یەکێتی سەندیکاکانی عێراق ئەنجام درا و تێدا دەستەی بەڕێوەبردن هەڵبژێردرا کە ژمارەیان 7 کەسە. بۆ یەکەم جار لە پارێزگای کەرکووک یەکێتی سەندیکاکانی کرێکارانی عێراق دامەزرا و لا کۆنفرانسێکدا دەستەی بەڕێوەبردنی سەندیکاکە هەڵبژێردرا بە ئامانجی خزمەتکردن و داکۆکیکردن لە مافی کرێکارانی سەرجەم پێکهاتەکانی شارەکە. ئێمە پەیمانە دێین کە ئەم سندیکایی ئێمە دەبێتە تاکوکارێکی باش لە پێناو پاراستن ئەو دیفاعکردن لە مافی کرێکاران لە کەرکووک بە شێوەی گشتی کورد عرب تورکمان هەر هەمووی طبعا کۆمەڵێک کار هەیە بکرێت لەم سندیکاکانی بیکەن زۆر گرنگە بێ بۆ هەموو ئەو تەبقە ئەو خەڵکی کە لە کەرکووک وەکو کرێکاران وەکو ئەوانەی کە ئیشەکەم کرێکاران بەڵام لێرە شتێ دیکە هەیە کۆمەڵێ سندیکای تر هەن سندیکای با بڵێن سەیدەلی سندیکای ئەطبا ئەم سەیدەلیانەیە ئەمانە زۆر پەریان پێدراوە زۆر ئەتیمایان پێدراوە بەڵام سندیکای کرێکاران هیچ پێرە پێدراوێکی پێ نەدراوە لای هیچ کەسێکەوە یعنی 7 کەس لە دەستەی بەڕێوەبردنی یەکێتیەکەدا دەست بەکار دەبن و تێیدا 2 خانم وەکو ئەندامی نوێی دەستەکە شان بەشانی پیاوان ئەرکەکانیان ڕایی دەکەن لە پێناو باشترکردنی دۆخ و گوزەرانی کرێکاران. ئەوە لە بەغداد سەرەتا کراوە کە ئەتیحاد العام نقابات العمال جمهورية العراق اوكي لەوێ فەرعەکەیان کردووە پێش تقریبا 2 مانگاوە دواتر لە عدەت محافظە لە چەند محافظەیەک لقەکان کراوە یەکی لە محافظەکان کەرکووک بوو کە دکتۆر چۆڵگر و چەند کەسێکی تر لە ئێمە لە ئاعضاکان ڕۆشتین بۆ کۆبوونەوە بۆ ئەوێ فکەرکووکیانیش هەڵبژارد کە لێرەیش ئەو اتحادە بکرێتەوە فأو اتحاد ضمن اتحادك كان نقاباتي كتيا أبيت مثلا نقابي موهوبين نقابة الموهوبين مهنة تعليمية نقابة السياحة هي نقابة الأطباء هي يعني عدة نقابات هي مثلا نقابة المدربين هي لكركوك أوكي والله من ضمن اتحاد إما جوكي كم جار لكركوك دكريت أو اتحاد أنا إن شاء الله لمستقبل دكريت حتما بەشدار بووین لەم کۆنگرەیە ئەم کۆنگرەیە بە جوانی و بە ڕێکوپێکی بە شافافیت بەڕێوە چوو
کە پێک هاتبوون لە حوت ئەندام کە بەشدار بوون لەلایەنی قانونیەوە زۆر پێمان جوان بوو بە شێوەیەکی جوان بەڕێوە چوو کەم و کورتیمان نەبینی. پێکەوە بۆ گۆڕینی واقعی کرێکاران بۆ بنیاتنانی داهاتوویەکی باشتر هەنگاو دەنێن دروشمی یەکەمین کۆنفرانسی دامەزراندنی لقی کەرکووکی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی عێراق بوو. بەوتەی ئەندامانی دەستەی بەڕێوەبردن لە بەرنامە و پلانیاندایە هەوڵی جددی بدەن بۆ خزمەتکردن و باشترکردنی گوزەرانی چینی کرێکاران. هەوار فارس، کەناڵی کەرکووک. جیاواز لەمانەوە لەسەر ڕاستپاردەی مەلاکەریم شکوور جێگری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق گەنجانی خورمات و هەڵمەتێکیان بۆ پاکردنەوەی سەیرانگاکانی خورمات و ئەنجامدا. بە ئامانجی خزمەتکردنی ژینگەی ناوچەکە کۆمەڵێک گەنجی خۆبەخشی خورمات و هەڵمەتێکی دووڕۆژیان بۆ پاکردنەوەی سەیرانگاکانی خورمات و ئەنجامدا. ئمڕۆ لەسەر ڕاستپاردەی هەواڵ مەلاکەینی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵێک گەنجی خۆبەخشی ئەم شارە هەسیان بە پاک و خاوێنکردنی سەیرانگاکانی خدروەلی و گوندی لەک داواکارم لە هاوڵاتیان پاک و خاوێنی ئەم سەیرانگایانە ڕابگرن هەرکێ لای خۆیەوە ئەگەر بەخۆڵ و خاشاکەی لە ناو عەلاگەیەکە ناو کیسەیەکە دانا ئێمە کۆمەڵی خۆبەخشین ئەتوانین بیبین لە جێگایەک لە ناوی بدەین. گەنجانی بەشدار لە هەڵمەتەکە داواکارن هاوڵاتیان لە کاتی سەردانی کردنی سەیرانگاکان پاک و خاوێنی ناوچەکە ڕابگرن. خوازیاریشن شارەوانی و لایەنە پەیوەندی دارەکان گرنگی زیاتر بە پاک و خاوێنی سەیرانگاکان بدەن. وەکو گەنجانی خورمات و لەسەر ڕاستپاردەی کاک مەلاکەریم هاتوینە بۆ پاکردنەوەی ئەم سەیرانگایانە سەیرانگای چەمیلەک سەیرانگای خروەلی هەستاوین بە پاکردنەوەی کۆمەڵی گەنجی ئەم شاری هەستاوین بە پاکردنەوەی خاشاک و نەوانەی کە لە نەورۆز هاتوون هەستاوین بە پاکردنەوەی ئەو خۆڵ و خاشاکانەی کە لە ڕۆژانی نەورۆزە گەشتاریان ڕویان کردێتە ئەم ناوچەیانە و ئێستێ ماستاوین پاکیەکەینەوە و هیوادارم ئەوانەی کە دێنە ئەم سەردانی ئەم شوێنانە ئەکەن پاک و خاوێنی سەیرانگاکان ڕابگرن. ڕاستپاردەی کاک مەلاکەریم کۆمەڵێک گەنجی خۆبەخش هاتوینە بۆ ئەم دەشتا کە بۆ پاکوکردنەوەی خۆڵ و خاشاکەکان کە لە نەورۆز و دوای نەورۆزە هاوڵاتیان ڕویان تی کردووە هەستاین بە پاکردنەوە و بۆ پاکردنەوەیان و هیواداری داوا لە هەموو خەڵکێکەکەن کاتن ئەم ناوچانە پاک و خاوێنی ڕابگرن و ژینگە بپارێزن. لە وەرزی بەهاردا هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە سەیرانگاکان دەکەن. هەر بۆیە ساڵانە ڕێکخراوەکانی بواری ژینگە هۆشداری دەدەن لە پاکڕاگرتنی ناوچە گەشتیارێکەکان. دڵزەر عەبدوڵڵا، کەناڵی کەرکووک، خورمەت. خوێندنی کوردی لە کەرکووک هاوشانی فێرکردن دەوێت خوێندکاران ئاشنای کلتوری ڕەسەنایەتی کوردی بکات ئەویش لە ڕێگەی ئەنجامدانی چەندین فێستیڤاڵ لە خوێندنگەکان. مامۆستایانیش ئەم هەنگاوانە بە گرنگ وەسف دەکەن چونکە دەبێتە فاکتەرێک بۆ زیندوهێشتنەوەی کلتوری کوردەواری لە کەرکووک و ئاشناکردنیان بە خوێندکاران. خوێندنی کوردی لە کەرکووک دەیەوێت هاوشانی فێرکردن خوێندکاران ئاشنای کلتور و ڕەسەنایەتی کوردی بکات ئەوەش بە ئەنجامدانی چەندین ڤیستیڤاڵ لە نێو خوێندنگا جیاوازەکانی شارەکە. لێپرسراوانی پەروەردەش ئەم هەنگاوە با گرنگ دەزانن بە تایبەت لە کەرکووک چونکە فرا پێکهاتەیە و گرنگە هەرنەوەیەکی تازە ئاشنای کلتور و شێوازی ژیانی باو باپیرانی بکرێت. قوتابخانە عەرەبیەکانیش نەتەوەی کوردی تایە بەڵام هیچ قوتابخانە عەرەبیەکان ئەم یادانە ناکەنەوە هۆکارەکە شێوەیە نەتەوەی تریان لەگەڵا بۆی ئێمە لە نزیکەوە نەتەوەکانی تر بزانن کللتورێکمان هەیە کوردبوونی خۆمان هەیە ئەمە هەمووی دەوری کاریگەری ئەبێ لە کۆتاییانەوەیەکی نیشتیمان پەروەر دڵسۆز خۆشەویست بۆ خاک و نیشتیمان ئەمەیە هەدەفی ئێمە لە ئەنجامدانی هەموو جۆرە پێشانگایەک. ئەم جۆرە چالاکیانە گرنگی و تایبەتی
تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی مناڵانی کورد لە ناو پۆل دەرخینە دەرەوە هەر لە ناو چوار دیوار و سەرڕح لەو سەبورە نەبێ با بەشداریان پێ بکەین لە چالاکیەکە هونەرەکان و وەرزشەکان بۆ زیاتر خوێندن و قوتابخانیان لەلا خۆشەویستکەین. مامۆستایانی قوتابخانەیان چراخان لەپاڵ ئەوەی کە پەروەردە گرنگە بۆ مناڵ ئەمانەوێ مناڵانی دوا ڕۆژ ئاشنا بکەین بە فۆلکلۆری کوردەواری بە شتی کۆن و شتی ڕەسەنی کوردایەتی. سەرباری کێشە و کەم و کوڕیەکانی خوێندنی کوردی لە کەرکووک بەڵام هەمیشە هەوڵ دراوە باشترین پەروەردە و فێرکردن ئاشنای خوێندکاران بکرێت وەک مامۆستایان دەڵێن هەر وەک چۆن فێرکردن گرنگە ئاوهاش ئاشناکردنی خوێندکاران بە کللتور و ڕەسەنایەتی کوردەواری کارێکی پێویستە. نەوەی ئێستا با بڵێن زۆر شارەزایینی لە هەندێک شتی کەلەپوری کوردی و ئەو شتانە ئێمە دامان ناوە بۆی سێریکەم بزانن بۆ نمونە هەندێک شتی کەلەپوریمانەیە وەک داسە وەک مەشکەیە وەک ئەم شتانەیە وتی نمونەی زۆرە هێناومانە جەناب شتانەتوان وێنەی بگرن و بینێن بۆ خۆتان بە باشمانزانی بۆی بزانن کە کەسانی پێشووی خۆیان چیان کردەوە بابا پیران خەریکی چی بوونە. گرنگی ئەم فستیڤالە بۆ لادیەکان زۆر گرنگە هەم ئاشناکردنی خەڵکیە لەگەڵ یەکتر هەم چالاکی قوتابخانەکانە هەم ئاشناکردنەوەی ئەو کەلوپەل و کارانەی کوردەواریە کە ئێمە زۆر بە گرنگی ئەزانین کە لە دەیەکەمان ئاشنای بکەینەوە. بوونی پێکهاتەی جیاواز و فراکلتور لە کەرکووک وای کردووە تێکەڵاویەکی زۆر لە نێوانیاندا دروست ببێت سەرباری هەوڵەکانیش بۆ سڕینەوەی فۆلکلۆری کوردەواری با ڕێگای جیاواز بەڵام پەروەردەی کوردی لە کەرکووک هاوشانی فێرکردن شانی ناوەتە بەر ئەرکێکی نەتەوایەتی ئەویش ئاشناکردنی خوێندکارانە بە کللتوری کوردەواری. شاڵاو عومەر کەناڵی کەرکووک. لە باخچەی میری گوندی سەقزلی فێستیڤالی بەهار و نەورۆز بەڕێوە چووکە لەلایەن هەریەکە لە باخچەکانی میر و دەشنێ و ژین و پەنا و دڵسۆز لە دەروی شار ڕێکخرابوو. لە فێستیڤالەکەدا لە برسراوانی پەروەردەی بەڕێوەبەری چەند باخچەیەک ئامادەی بوون گرنگی باخچەکان بۆ پەروەردەکردنی منداڵان باسکرا و داواشکرا گرنگی زیاتریان پێ بدرێت تاوکو بتوانرێت منداڵان پێشکەوتنی باشتر بەخۆیانەوە ببینن هەروەک چەند چالاکیەکی تایبەت بە منداڵانیش نمایشکرا و پێشانگایەک کرایەوە. ئێمە وەکو باخچەکانی دەرەوەی شار 5 باخچەین بەشداریمان کردووە لەم فستیڤالە ساڵانە فستیڤالەکە لە ناو شار ئەکرا خۆشبەختانە ئەم ساڵ کراوەتە 2 بەشەوە دەرەوەی شار ئێمە 5 باخچەی میرین باخچەی دەشنەیە باخچەی پەنا باخچەی دڵسۆزی باخچەی ژین. ڕێکخستنی ئەم فستیڤالە زۆر گرنگە بۆ مامۆستا و بۆ مناڵەکان. ئێمە ساڵانە هۆیەکانی فێرکردنمان هەیە ئەبێتە مای ئەوەی کە بیرۆکەکان ئاڵوگۆڕ بکرێ لە بینی مامۆستاکانە بۆ ئەوی ئیسفادەی هەبێت بۆ وانەکانی مناڵەکان. ئەم فستیڤالە لەبەر ئەوە سوودێکی زۆری بۆ منداڵان هەیە چالاکیان ئەکا و یادەکانی نەورۆز و ئادار بیرەخەینەوە. لە یادی 31 ساڵی کۆڕۆمەزنەکەی بەهاری 1991 بۆردی پێکهاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بە ئامادەبوونی حەسیب عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی و لێپرسراوی بۆردی پێکهاتەکان لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ هونەرمەند ئەبوبەکر محەممەد کردەوە. لا پێشانگەکەدا 180 وێنەی فۆتۆگرافی نمایش کران کە سەرجەمیان وێنەی چین و توێژەکانی باشووری کوردستان بوون. کە 31 ساڵ لەمەوبەر بەهۆی زوڵم و ستەمی ڕژێمی بەعسی لە سێدارەدرا و بەرەو سنوورەکان و وڵاتانی دراوسێ ئاوارە بوون. دیارە گرنگی ئەم پێشانگایە تەنها ئەوە نییە لە ساڵێکا ڕۆژێک ئێمە بیرمان بکەوێتەوە بین سەیری ئەو وێنانە بکەین ئەو وێنانی کە ئەمڕۆ لێرە عرزکراوە هەمووی وێنەی واقعیە هەمووی مەسات و تراژیدیایە هەمووی ئەو کاتەمان پێشانەدا و کاتەمان بەبیردێنێتەوە. دیارە ئەو حەدەسە کە ڕوویدا ئەوە ڕەتکردنەوەیەک بوو بۆ ڕژێمی بەعسی فاشیست ڕەتکردنەوەیەک بوو بە کۆی دەنگ هەموو خەڵک وازی دەستبەرداری ماڵ و مڵک و سەروەت و سامان و هەرچی هەبوو بەجێهێشتەنها دەستی مناڵەکانی گرت و ملی ڕێگای گرت. گرنگە ئەمە لە زیهن و زاکرینەوەکانمانە بمێنێتەوە. من بۆ خۆم یەکێکم لەوانەی کە ئەم هەنگاوانم هەمووی بە چاو بینیوە بە عملی بینیومە لەگەڵ یا ژیاوم لە ژێر سیارە دانیشتوینە مناڵمان لە برسا گریاوە
بە دوو ڕۆژ لە تێنان نەبووە بیدەینێ ئەمانەمان بینیوە بەڵام جیلی تازە جیلی دوای ئێمە یعنی من بۆ خۆم وەکو مامۆستایەک ئەمە بە ئەرکی سەرشانی خۆمەزانم بە ئەرکێکی پەروەردەیی ئەرکێکی نیشتیمانی ئەرکێکی ئەخلاقی بەردەوام باسی ئەمە بکەین. ڕێکخراوی لە نوێی سەربا ڕێکخراوە دیموکراتیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆیە بە هاوکاری زانکۆی کۆیە کەمین فێستیڤاڵی خۆی ئەنجامدا. لە فێستیڤاڵەکەدا چەند چالاکێکی جۆراوجۆر ئەنجام دران کە تایبەت بوون بە ڕێنمایی و هۆشیاری نەخۆشی ئۆتیزم. خێزانی مناڵانی ئۆتیزمیش داواکار بوون سەنتەرێکی تایبەت بۆ بوارە لە شارەکەیان بکرێتەوە. بەشدارن لە یەکەم فێستیڤاڵی چەتری ئۆتیزم. بۆ یوسف و سەرگوڵی دایکی ڕۆژێکی تەواو جیاوازە. ئەم دایکە دەڵێت دروستبوونی ڕێکخراوی لە نوێ خەونی کەسوکاری توشبووانی ئۆتیزم بوو لە سنووری قەزای کۆیە. خوازیاریشە لە داهاتوویەکی نزیک سەنتەرێکی تایبەت بۆ بوارە بکرێتەوە. لە منداڵیەوە هەر دای و بابەی نەکرد هەستمان کرد قسەی نەکرد دوایش بە درەنگ پێگرت سارێک و 6 مانگ تقریبا ئەنجە پێگرت و ڕۆیشت بەس ئێستاش باشە لە پارەوە بەس فێرە ئینگلیزی بوو لە کاتی کەرنتینەکەەوە بەس فێرە ئینگلیزی بوو لە مۆبایلەوە بەرێوەڵە بەرێوەڵ ئێستا دەستە ئەو ڕێکخراوە بەس ئەو ڕێکخراوە کاتەکەیان زۆر کەمە ینی حەزەکەین بۆیان زیادکەن ڕۆژی 2 سعاتە 2 سعات هیچ نییە بخواین هەر بای ئەوەن دەیان بین و دەیانهێنینەوە. سنتەری حکومی هەبێت زۆر باشە بەڵام لەکوێ بەداخۆنی ئەم ڕێکخراوەش کە تازە دامەزراوە تەنها کەسێکی شارەکە و خۆبەخش ئەو ئیشەی کرد و پاشان کەسەکان زیاتر بوون و خۆبەخشەکان و توانیان ئەو ڕێکخراوە دامەزرێن. لا فێستیڤالەکە چەندین چالاکی هەمە جۆر بۆ ئامادەبووان خڕایە ڕوو کە گرنگترینیان نمایشی شانۆیی یەک بوو. ئەوانە توێژێکن پێویستیان بە ڕاهێنانەوە هەیە کە بێنەوە ناو ژیانی ئاسایی خۆیان. من لەیەکێ لەو چالاکیانە کە وەکو تەمسیلەکەم ڕۆڵی باوکە بینم ئەو باوکەی کە بێزارە بەدەست مناڵەکە و وەزعەکەی زۆر ماندووە. خوێندکارانی دەروونناسی کلینیکی کە لێرە دەرچوون و هێشتا تاعین نەبوون خۆشبەختانە چەندانێکیان هاوکاری سەنتەرەکەن ڕێکخراوەکەن کە بە شێوەیەکی علمی زانستیانە لەسەر ماسوولکەی بچووک ماسوولکەی گەورە هەستەوەرەکان یاری وێنایی و هێمایی لەسەر جۆرەها یاری تعلیمی لە سەنتەرەکەماندا ئەنجامەدرێت. فێستیڤالەکە بە هاوبەشی زانکۆی کۆیە و ڕێکخراوی لە نوێ بۆ شیاندنی ئۆتیزم ئەنجام درا. با پێی ئامارێکیش 20 منداڵ لا ڕێکخراوەکە تۆمار کراون و ڕۆژانە ڕاهێنانی جەستەیی و هۆشیاریان پێدەکرێت. لا قەزای کۆیەوە کاروان نازم کەناڵی کەرکووک. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.